یەکێک لەو بابەتانەی کە لە ئێستا لە کۆمەڵگەی کوردی بە تایبەتی بۆ تا هۆکاری کێشەی خێزانی وە کۆمەڵێک کێشەی دیکە کە شیرازی کۆمەڵایەتی خێزانەکانیشی تێکداوە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێستا بە شێوازی باند و بەرفراوانتر کار لەسەرم بابەتە دەکرێت بەڵام بۆچی بەم شێوازە لە تەکنۆلۆژیای سەردەم کەڵکوەردەگیرێت لە کاتێکدا ئیتر دنیای تەکنۆلۆژیا و نوێبوونەوە و بەرەوە مۆدرنیزمە چوونە من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە میوانەکەم بەڕێز فازڵ عومەر توێژەری کۆمەڵایەتیە لە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێت. بەڕێز فازڵ ئەبینین ڕۆژانە تیم و باند دەستگیر دەکرێن یا کەسانی تایبەت دەستگیر دەکرێن کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڕەشە لە خێزانەکان یا بە تایبەتی ئافرەتان دەکەن. بۆچی کۆمەڵگەی ئێمە تەکنۆلۆژیا بەم شێوازە بەکاردەهێنێت؟ مەترسیەکانی چییە؟ بەڵێ زۆر سپاس بەو دەرفەتە. لە ڕاستیە بەرەو پێشچوون و گۆڕانی کۆمەڵایەتی لە هەر کۆمەڵگەیەکا پێویستی بە هۆکارە. ئەمڕۆ تەکنەلۆژیایەکێکە لە هۆکارەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتی و بە نەتیجەش ڕۆڵیەبێ لە بەرەو پێشچوونی. بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە ئێمە مامەڵەمان لەگەڵ تەکنەلۆجیایە مێژوویەکی زۆر قوڵی نییە و لەگەڵیشە با بڵێن بە هۆشیاریەوە دەست و پەنجەمان لەگەڵ ئەم دنیا نوێیەدا نەرم نەکردووە و لەگەڵیشیان لە سەر و هەمویانەوە ئەم جیهانە جیهانێکی ڕێکخراو نییە بە یاسا بۆیە خەڵک دەتوانێت بە دەرفەت وەرگرتن لێی بۆ مەرامی جۆرا و جۆر بەکاری بێنێ کە ئەم ڕۆیەکێک لەو ڕێگانەی کە بەداخەوە پارەی پێپیاکرێ سۆشیال میدیایە هەندێکی بە ڕێگەی دروست و هەندێکی زۆر بە ڕێگەی نادروست و شایستە. ئەم تۆڕووباندانەی کە ئەمڕۆ لە سۆشیال میدیایە ئەیان بینین ڕێگەیەکی ناشەریفان و ناتەندروستیان هەڵ بژاردووە بۆ ئەوەی لە ڕێگەیەوە دەستیان بە پارە و داهات بگە ئەویش بە هەڕەشەکردن لە خەڵک لە ڕێگەی با بڵێن با ئەو گرتە ڤیدۆی و وێنانەی کە بە شێوەی جۆرا و جۆرەیانەوێت دەستی پێ بگەر دوایی بیکەنەمای هەڕەشە بۆ بڵاوکردنەوە. بەڕێز فازڵ هۆشیاری خێزانەکان و هۆشیاری کۆمەلگا لە چۆنێتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یا ئەو هەڕەشانەی کە دەکرێتە سەر خێزانەکان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵی چەندە گرنگە بۆ کەمکردنەوەی مەترسیەکان و کێشەکان؟ بە دڵنیاییەوە هۆشیاری سەرچاوەی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردانە و چارەسەری بنەڕەتیە لە بەدیهێنانی ئەو حاڵەتە نەخوازراوانە. ئێمە زۆر جار لە زۆر شوێنی ترا تەرکیزمان کردوتەوە لەوەی کە بابەتی هۆشیاری بابەتێکە ئەبێ بخرێتە ناو فەلسەفەی پەروەردە و ناو پێگەاندنی کۆمەڵایەتی تاک. ئەمڕۆ ئێمە ئەبێ بزانین ئەم شاشە بچووکەی کە لە بەردەمی ئێمەیە لە حەقیقەت تاوەکو لوغمێک وایە ئەگەر ئاگادار نەبی ڕەنگە زیانت پێ بگەێنێ. وەکو ئەو چەقۆی وایە کە بەدەستەوەی تۆ پێویستە سێوێکی پێپاک بکەی بەس لەوانەیە دەستی پێ ببڕی. بۆیە بەڕاستی ئەوەی کە ناهێڵێ تۆ ئەم شاشەیە زەرت لێبا هۆشیاریە. ئێمە پێویستمان بەوەیە کە ناوەندەکانی پەروەردە کە دام و دەستگاکانی فێرکردن و پەروەردەنوە لە گاڵیشیدا موئەسسەساتی ئیعلامی و لەگەڵیشیدا مامۆستایانی ئاینی و خێزانەکان بەیەکەوە تیمێ دروست بکەن بۆ چۆنێتی بڵاوکردنەوەی هۆشیاری کە تاک نەبێتە قوربانی ئەم بابەتە. بەڵێ کۆمەڵێک بابەت هەیە جگە لەو هەڕەشانەی کە دەکرێتە سەرخێزان یا ئافرەت بە تایبەتی بە بڵاوکردنەوەی ڤیددیۆ یا هەر بابەتێکی دیکە ئێستا بۆتە باو کە هەندێک کەس بە ناوی مۆدل یا بە ناوی دیکەوە جۆرا و جۆرەوە دێن کۆمەڵێک شت بڵاو دەکەنەوە کە لەگەڵ کۆمەلگەی ئێمەدا ناگونجێ. یاسا دەتوانێت ئەمە ڕێک بخات لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا چۆن مامەڵە لەگەڵم بابەتە دەکرێت؟ ئێمە خراپ بەکارمان هێناوە یا تێگەیشتنی ئێمە لەو بابەتە هەڵەیە؟ نا لە ڕاستیا بێ ئەوە بزانین کە هەر کۆمەلگای خاوەنی کۆمەڵێک مەعایر و بەها و عادات و تەقالید و ڕێسای کۆمەڵایەتی تایبەت بەخۆیەتی ئەم تەکنەلۆجیایە ئەبێ ئەو سنوورانە نەبەزێنێ کە لە لای کۆمەلگا پیرۆزن بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ بەکار بێت کە ڕێز لەو نۆرم و بەهایەنە بگیرێ. ئێمە ئەتوانین بە یاسای خراپ بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکانمان هەیە لە پاڵیدا ئەگەر بزانی شتێک ڕنگدانەوەی هەیە لەسەر کۆمەلگاکەت بە ئاراستەی نەرێنی
ئەوە بە دڵنیایەوە ئەتوانی بە یاسا ڕێکی بخەیت و بەری بگری. یاسا لەگەڵی داهۆشیاری بڵاوکردنەوە بە هەردووکیانە بنە ڕەدعێک بۆ ئەوەی کە کۆمەلگاکە تووشی شپرزەیی نەبێ، لێکترازان و هەڵوەشانەوە نەبێ. ئێمە ئەزانین ئەمڕۆ زۆر قسە لەسەر مەسەری هەڵوەشانەوەی شیرازەی کۆمەڵایەتی ئەکرێت. بۆیە بە بڕوای من بەڵێ توانی بە یاساڕێکی بخەین و شتێک کە ئیتر بە لە چوارچێوەی نمایشایە یا لە چوارچێوەی بڵاوکردنەوەی گرتە ڤیددیۆیەکایە کە ئەزانیت زەرە لە کۆمەلگاکەدایە بە دڵنیایەوە ئەتواندرێ ڕێکاری یاسایی بگیرێت. باشە لە کوردستان ئێستا بابەتە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت؟ ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی، ڕۆڵی پەروەردە و هەروەها خێزانەکان لەم بارەوە چۆن دەبینن؟ ئایا ئەم بابەتە بۆتە دیاردە؟ باڵێ نا لە ڕاستیا ئەگەر قسە لەسەر مەسلەی بڵاوکردنەوەی گردە ڤیددیۆیەکان و هەڕەشە بێ لەسەر هاوڵاتیان حاڵەتن، بەڵام ئەبێ ئەوە بزانین کە لە ژوورە تاریکەکانە خەڵکانێکی کە هەن خەریکی ئەم کارن، هەر بڵاوکردنەوەی ئەم هەواڵە و دەستگرتن بەسەر تۆڕێک و باندێکە ئەمە مای دڵخۆشیە، ئەبێتە هۆی دروستکردنی ترسێک لە دڵی ئەوانەی کە لە ژوورە تاریکەکانە خەریکی ئەمن. ئێمە پێم وایە کە لە ڕاستیە جیهانی سۆشیال میدیا جیهانێکی زۆر فراوانە، ئەگەر زۆر بە شێوەیەکی بابەتیانە و بەتیم کار نەکەین ڕەنگە نەتوانین احتیوای ئەو بابەتە بکەین. ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندن زۆر گرنگە کە بە بڕوای من وەزارەتی پەروەردە وەکو پێویست سوودی لەم توانایە وەرنەگرتووە، دەبێت سوودی زیاتر لە تواناکانی ئەمانە وەربگرێ بۆ ئاراستەکردنی ئەو شەریحە گەنجەی کە لە ڕاستیا لە بەردەم مەترسی توش بوون بە حاڵەتی لەم شێوەیان. بۆیە بەگشتی ئەتوانم بڵێم کە هەوڵەکان نەوەستاون بەڵام لە ئاسی تموحانی. زۆر باشە. بەڕێز فازڵ عومەر، توێژەری کۆمەڵایەتی، زۆر سپاس کە میوانی کوردستان. ئێوە سەرکەوتوو.